بینەرانی شارپێ سڵاوتان لێبێ ئەمڕۆ لە ڕۆژی ئاڵادا مامۆستان و خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین بە پۆشینی جلوبەرگی کوردی و وڵای کوردستان ڕێز لە ڕۆژی ئاڵا دەگرن. من ڕاوسرنجی خوێندکاران و مامۆستان لەبارەی ئاڵای کوردستان و ڕۆژی ئاڵا وەردەگرم. فەرموو بینەرمان بن. ڕۆژی ئاڵای کوردستان دیارە یەکێکە لە ڕۆژە هەرە پیرۆزەکانی مێژووی گەلی کورد. لێرەوە پەیامی پیرۆزبای دەنێرم بۆ سەرجەم خوێندکاران و مامۆستانی زانکۆمان و بۆ سەرجەم پێشمەرگە قارەمانەکان کە زۆربەیان هەم بریندار بوون هەمیش خوێنیان بەخشیوە. هیوادارم هەمیشە ڕێزە ئاڵا بگرین بەدەر لە هەموو جیاوازیەکان، بەدەر لە هەموو قەیرانەکان ئاڵای کوردستان هە شەکاوە بێت و کوردستان هە لە ئاشیدا بێت. سڵاو لێبێ. زۆر سپاس بەخێر بێت. لە ڕۆژی ئاڵای کوردستاندا چ پەیامێک هەیە؟ بەڵێ وەکو زانکۆی ڕاپۆرت هەستاین بە سازدانی فیستیڤاڵێکی بچووک. طبعاً ئاڵاکەمان ڕەمزی ئێمە هەر لە دێر زەمانەوە بگرە لە سەردەمی قازی محەممەدە و کۆنتریش ئاڵاکەمان ناسیوە و هەر ڕەنگێکی ئاڵا تایبەتمەندی و ڕەمز و مانای خۆی هەیە. پێویستە هەمومان بیپارێزین چونکە بە کوردی لە دایک بوونین دەوێت بە کوردیش ببرین و ڕێزی بگرین. سڵاو لێبێ. سڵاو تۆش بەخێر بێت. خوێندکارێکی زانکۆ لە ڕۆژی ئاڵادا چ پەیامێک هەیە؟ بەڵێ ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی فیستیڤاڵێک وەکو بیرهێنانەوەیەک بۆ یادی ئاڵای کوردستان کە ئاڵایەکی پیرۆزە و کۆمەڵێک قوربانی زۆر دراوە لە پێناو ئەم ئاڵایەدا و کۆمەڵێک شەهیدی زۆر دراوە لە پێناویدا و پێویستە بەرز ڕابگیرێت یادی ئەم ئاڵایە. ئەم یادانە زۆر گرنگە بۆ جیلی تازە چونکە چۆن دەڵێ لە کۆندا کۆمەڵێک قوربانی زۆر گەورە دراوە و جیلی ئێستا زانیاریێکی ئەوتۆیان نییە لەبارەی ئاڵاوە بۆیە پێویستە ئەمانە وەکو بیرهێنانەوەیەک بێت بۆیە. ئەمڕۆ کە ڕۆژی ئاڵایە و هەفتەی دوازدەیە لەم ڕۆژەدا کە ئێمە یادی ڕۆژی ئاڵامان کردەوە کەوا بریتێ لە ڕۆژی ئاڵای نەتەوەکەمان بۆ ناسینی نەتەوەی کوردووە هەروەها بۆ ئەوەیەکەوە ئێمە بوونی خۆمان بسەلمێنین لە ناو وڵاتانی جیهاندا و دەوڵەتاندا کەوا ئێمەش بوونمان هەیە لەبەر ئەوەی کەوا ئاڵا ڕەمزی بوونی هەر نەتەوەیەک دەسەلمێنێت و هیوادارم بۆ هەموو ئەوانەی کەوا لێرەن ئەم ڕۆژە بە پیرۆز دابنن و بە شێوازێکی بەرزەوە ڕای بگرن.